The year was 1988, when the Kurdish people were facing displacing, torture, inhuman treatment and genocide in a harsh way, such as smothered them to death with a chemical weapon and buried them alive. These acts were part of the wider campaign known as Anfal, which 10,000 of Kurdish were killed by former Iraqi regime. بینەرو بیسەریڕام کاتتان باش دیاسپۆرای ئەم هەفتەیە لە بەریتانیا بۆنەیەکی تایبەت هەبوو ئەم هەفتەیە مۆنومنتی عومەری خاوەر لە باڵەخانەیەکی فەرمی لە نێوەڕاستی شاری لەندەن دانرا ئاڵای کوردستان بەرزکراوە بۆ یەکەم جار لەو لەندەنەی کە لە 130 ساڵی ڕابردوودا هەر بڕیارێک کە لێرە درابێ کاریگەری لەسەر کورد لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە سەرخاکی کوردستانیش هەبووە کاریگەری لەسەر کوردی دانیشتووی ئێرەشە بۆ هی بەریتانیا لێرە ئاڵای کوردستان و پەیکەری عومەری خاوەر دانرا هۆیەکەی یەکێک لە هۆیە سەرەکیەکانیەوە بوو کە پارێزگاری یەکێک لە هەرێمەکانی لەندەنی گەورە کووردە کاک سەرباز بەرزەنجە کە بە خۆشحاڵی ئەمڕۆ میوانی بەڕێزیانین ئێرە پەرلەمانی بچووکی هەرێمەکان هەرێمی لامبێث لە لەندەن حکوومەتی خۆماڵی ئەو لێرە سەرۆکاتی دەکات بێگومان ئەمڕۆ دەمانەوێت جگە لە سەر مەسلەی پەیکەرەکە لەسەر مۆنومنتەکە لەسەر مژاری هەرە گرنگ کە لە وڵاتانی دیکەش بایەخمان پێداوە لە پۆڵەند لە سوێت لەسەرەوەکە کاریگەری دیاسپۆرای کوردی لە وڵاتانە چییە کێشەکانیان چییە و چۆن پێویستە هێڵێکی پەیوەندی بەهێزتر لە نێوان کوردستان و ئەو وڵاتانەدا دروست بکرێت دەمانوێت لەسەر بەریتانیاش بیزانین بەریتانیا ڕەنگە بەوە جیا بکرێتەوە کە دیاسپۆرایەکی کۆنی کوردی لێە کە لە هەفتاکان لە هەشتاکان هاتوونەتە ئێرە ڕەنگە پێشتریش خەڵکێکی زۆری کورد هەبوو بێ بەڵام لە دوای نەوەتەکانیشەوە تاوەکو ئێستا کۆچی کورد بەتایبەتی لە باشووری کوردستانەوە بە لێشاو بۆ بەریتانیا بەردەوامە ئەمە پەیوەندی مێژووی پەیوەندی کولتوری و پەیوەندی ئابووریشی دروست کردووە بۆیە ڕەنگە کەس باشتر نەبێ لە تەنیشت بەڕێز سەرباز بەرزەنجی قسە لەسەرەوە مەسەلانە بکە کێشەی کوردی ئێرە هەروەها پەیوەندەکانی بەریتانیا و کوردستان کاروان جەمال تاهیر نوێنەری حکوومەتی کوردستان ئەویش لێرە میوانە زۆر زۆر سپاس دەکەم کاکاران کە بەڕێزشت لێرەی هەروەها کاتێک کە باسی نێو کۆمەڵگای کوردی دەکەین لێرە باسی دیاسپۆرای کوردی دەکەین دەبێ کەسێک قسە بکات کە لە نێو دیاسپۆرای کوردیدا لێرە چالاکە ئاگای ڕۆژانە لێ کە کێشەکانیان چین ئەو دەرفەتانە چین کە لە پێشیانن کار لەسەر چی دەکەن بۆ مەبەستەش میوانداری بەڕێز کاک محەممەد جەلال بەرزنجی مامۆستا محەممەد جەلال بەرزنجیمان کردووە سەرۆکی کۆمەڵی کوردی بەریتانیا کە ئەویش لێرە لەگەڵمانە بێگومان هیمەتێکی زۆریشی کرد بۆ ڕێخستنی ئەم دانیشتە زۆر سپاسە دەکەم کە ئامادەی لەسەر پێشنیازی مامۆستا محەممەد میوانێکی دیکەی تایبەتمان هەیە کاک حاجی عەدنان لێرەیە بۆچی تایبەتە چونکە لە ماوەی ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بە تایبەتی زوو دەبیستین کە کوردێک گیانی لە دەستداوە لە بەریتانیا گەنجێک لە ماڵی خۆی دۆزراوەتەوە کە گیانی لە دەستداوە دەمانەوێت بزانین ئەو کە کاری بڵێن ڕێخستنی گواستنەوەی تەرم هەروەها یارمەتیدانی خەڵک لە ڕۆی ڕۆحیەوە کوردی دانیشتی بەریتانیا لێرە دەکات ئەو مەسلەیە چۆنە بەڕاستی تەنیا چەند حاڵەتێکە کە ڕووی داوە یا لە بەریتانیا خەریکە کێشەیەک دروست دەبێت کە کێشەی کوشتن و خۆکوشتنی گەنجانی کووردە کە دواتر لەسەرەوە ڕادەوەستین بەڵام نامەوێت بەم شێوە بە هەواڵی ناخۆش دەست پێ بکەم وەکو خۆشتان لەسەری ڕاهاتون لە دیاسپۆرا هەمیشە بە هەواڵی خۆش دەست پێ دەکەین وەکو عرفیش دەڕۆمە لای خاوەن ماڵ لێرە کاک سەرباز جەنابی پارێزگار کە باسی کورد بکەین لە بەریتانیا باسی دیاسپۆرای کوردی بکەین ئەوە کە بە ئینگلیزی پێڵێن پۆتەنشیەڵ دەرفەتەکە چەند گەورەیە کورد چی هەیە لێرە لە بەریتانیا زۆر بەخێر بێن لە ڕاستیدا ئێوە میوان نین ئێوە خاوە ماڵن ئێرە ماڵی هەموو کوردێکی دڵسۆزە و ماڵی جەنابیشتانە بۆیە زۆر بە خێراتنتان دەکەم ئێوەش و ئەو برا بەڕێزانش جەنابی کاک کاروان و جەنابی مامۆستا محەممەد بەرزەنجی سەرۆکی کۆمەڵی کوردی و جەنابی کاک حاجی عەدنان ئەندامی کۆمەڵی کوردی و دەستی کاریگەریان هەیە بۆیە
بە پێویستم زانی دەست پێکەم بە خێراتنی جەناب و ئەم میوانە بەڕێزانەش بێ لە ڕاستیدا پتەنشڵی کوردیان ئەو هێزە شاراوانی کە ئێمە لە دایاسپۆرە هەمانە هێزێکی شاراوی زۆر گەورەمان هەیە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە من دەیبینم گەنجێکی زۆر بەتوانامان هەیە لە زۆربەی بوارەکاندا جێدەستیان دیارە خەڵکمان هەیە لە چەندین بواری زانستی و بزنس و تیجارەت و لە ئەکادمیشدا زۆر بەرەو پێش ڕۆستون بۆیە من ئایندەیەکی باش دەبینم چاوەڕێی ئەو نەوەیە بکە کە لە بەریتانیایە کە باگراوندەکان کووردە ئەمە ئەوانن کە لە نەوەتەکان و هەشتاکان لێرە لە بەریتانیا بوون یا ئەو نەوە نوێی کە هاتوو شەوانی شوانە کاریگەری و چالاکیان دیارە لە ڕاستیدا ئێمە خەڵکی جیاوازمان هەیە کە لە زۆر قۆناغی جیاوازدا کە کوردستان و هەرێمەکەیدا پێدا پەڕیوە ناچار بووە یان ناچار کراوەیان پێویست وا بووە کە وڵات بەجێ بێڵ و لێرە بگیرسێتەوە لێرە شولم لا ئەوروپاش خەڵکی قۆناغە جیاوازەکانمان هەیە بۆیە هەر قۆناغە و پرایۆریتی و ئەو ئیشانەی کە زەرورە بۆ ئەو کەسانە جیاوازە خەڵکێک کە لە 70 و 80کان و 90ەکانەوە لێرەیە و یان لە سەروی 20 ساڵەوە لێرەیە بۆ ئەوانە ئەو کارانی کە دەیانەوێت بیکەن جیاوازترە لەوانەیە کە کەسێک تازە هاتووتە ئێرە کە بە دوای ئیقام و کاروباری ئەوانەیە کە بتوانێت خۆی پێبیژێنە بۆیە ئەوانەی کە لە مەرحەلەکانی پێش ئێستا هاتوون لەوانەیە تا ڕادێک جێگیریەکی تەواو بە ژیانەوە دیار بێ ئەمە ژوای کردووە کە زیاتر خەریکی کاری جیاوازتر بن کە ئەم کارە جیاوازانی کەداکەن تەسیریان بوو خۆشیان بۆ دەوروبەر بە کۆمەلگاکە شەوێ زۆر باشە کاک کاروان دیاسپۆرای کوردی لە وڵاتی جیا هەن دەزانین ئەمریکا تایبەتمەندێکی هەیە سوێد تایبەتمەندێکی خۆی هەیە فەڕەنسا تایبەتمەندێکی هەیە ئەگەر بمانوێ باسی دیاسپۆرای کوردی لە بەریتانیا بکەین جیاوازی چیە لەگەڵ شوێنەکانی دیکە چ شتێکی تێدا کە زۆر بەهێزە کوردستان دەبێ بیزانێ لەسەری بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەستخۆشتان لە یەکەم بەرنامەکەتان بەرنامەیەکی گرنگە و زۆر زەرورە بۆ بەستنەوەی دایاسپۆرا بە هەرێمی کوردستان چونکە ئێمە لە هەرێمی کوردستان و وەکو حکومەتی هەرێمی کوردستان هەمیشە ڕۆڵی دایاسپۆرا بە گرنگ دادەنین و لە کارنامەی حکومەتەیەک لە دواییەکەکانی هەرێمی کوردستانە هەمیشە ناوی هاتووە بە بەشێکی گیانەکراوە لە هەرێمی کوردستان کاتەوە پەیوەندی ڕۆحیە هەیە و ئەم بەرنامەی ئێوە زیاتر ئەو پەیوەندیە دروستەکە نمونە گەشت و پۆتەنشەڵەکانی کە خۆت باسی کرد بەو کەلیمە ئینگلیزیت بەکارهێنا ئەمانە دەرەخرێ و پیشان ئەدرێ منیش بە هەمان شێوەی برادران زۆر خۆشحاڵم کە لێرە لەگەڵ لەم شوێنە گرنگاین کە میوانی شارەداری لامبەرسین برای بەڕێزم کاک سەرباز و لەگەڵ برایانی بەڕێز ئەمڕۆ لێرە گفتگویەکەکەین لەسەر دایاسپۆرا بە دڵنیاییەوە دایاسپۆرای بەریتانیاش کۆمەلگایەکی فراوانە کۆمەلگایەکە لە ڕووی ژمارەوە زۆرە و کۆمەلگایەکە لە هەموو سوچ و کایەیەکی ژیانی بەریتانیایە جێگەیان بۆتەوە شوێن نییە ناوی کوردی نەبیست بێ ویان کەسێکی کورد برادری نەبێ جا ئەگەر لە کار و کەسابەتەوە باسی بکەین لە خاوەندارێتی دوکان و ڕێستۆرانت و ئەوە هەتا دەگاتە شۆفێری تەکسی و هەتا دەچێت بەرەو زانکۆکان و پاشان مؤسساتە جیاجیەکانی بەریتانیا دکتۆر پارێزەر مەحامی بزنسمان هەموویمان هەیە بۆیە جێگەی خۆیان کردوتەوە لە ناو کۆمەلگای ئێرەیە و پەیوەندیەکی دۆستانە و باشیان لە ناو کۆمەلگای ئێرەیە دروست کردووە و ئەگەر ڕێگەشم بدا کاک سەرباز من هەر نمونەی جەنابی بێنمەوانێ بەوە کە ئێستا یەکێکە لەو کوردە سەرکەوتوانەی کە توانیوێتی لە پرۆسەی سیاسیە بەشدار بێت چکە من هەمیشە وتومەکە دایاسپۆرای ئێمە لە بەریتانیا هەم لە بواری سیاسیە بەشدارن بەڵام کەمە هیوادارم ئەم نمونەیە ببێ بە هاندەرێک بۆ کۆمەلگای کوردی لێرە کە لە بواری سیاسیشە
بەشداری بکەن بۆی پێگەی خۆیان بکەنەوە. جا دەمێت دوایی لەسەرەوە ڕابۆستین لەسەر مەسەلە سیاسیەکە، بەڵام ئێوە وەکو دامەزراوەی فەرمی لێرە ئامارێکتان لەلایە بەلایانی کەمەوە کوردی باشوور ئێستا ژمارەیان چەندە لێرە لە بەریتانیا؟ نەخێر ئەو ئامارە نەمانتوانیەوە دەستمان بکەوە، هۆکاریشی زۆرە، بەڵام هیوادارم لە ئایندەیەکی نزیکە بتوانین دەستمان بکەوە. هۆکارەکەشی ئەوەیە چونکە زۆر ئەو کوردانەی کە لێرە بوون بە ناوی جیانەتەوەی جیان هەر بە کورد خۆیان تۆمار کردو، یعنی ناتوانین باشوور و باکوور و پارچەکانی تر جیا بکەینەوە. بەڵام لە ساڵی 2021کە چکە لێرە 10 ساڵ جارێک سەرژمێری دەکرێت، سەرژمێریی ترکرا ئەوەی کە پێشتر نیانەتوانی ناوی خۆیان وەکو باگراوندی نەتەوەیەکەیان بنووسن بە کورد، ڕێگە درا دوای لۆبیکردنی کۆمەلگای کوردی و ئێمە و هەموو بەیەکەوە ڕێگە درا لە ئۆپشنەکانە باگراوندی نەتەوەیی خۆی ئەثنیکلی تو دیسکرایب دەمسەلف، یعنی خۆیان پێناسە بکەن بە چه هینێک، ئەوە ڕێگە پێدرا کە خۆیان بۆ هینکەن و زمانی کوردیش چ زمانی قساکەی زمانەکەش دانرابوو. ئەمە بوامان لێەکە کە لە ئایندەیە بتوانین دوای ئەوەی کە ئەم داتایانە هینەکرێ ڕاگەیەنرێ و هەڵسەنگاندنی بۆ کرێ، ئێمەش بە شێوەیەکی فەرمی داوا بکەین هەر هیچ نەبێ یەکەم بۆمان دەرەکەوێ کورد چەندە لێرە و ئەوانەی کە وەکو کوردی عراق خۆیان نووسیەوە یان وەکو کوردی وڵاتەکانی تر ئەوانش ئەم سیستەمەی ئەم سەرژمەری ئەتوانێت ئەوانش جیا بکاتەوە لە ئایندەیە بۆمان دەرەکەوێت. سپاس کاکاروان. مامۆستا محەممەد، ئەوەی کە کاکاروان باسی کرد مەسلەی ناونووسکردن کەسەکان کە لێرە جاران ناچار بووی وڵاتێک هەڵبژێری، بەڵام ئێستا توانی بڵێ کە کوردم، ئەمە وای کردووە کە دیاسپۆرای کوردی لێرە خۆی لە بڵین سێبەری دیاسپۆراکانی دیکە دەربێنێت. بۆ نمونە جاران لە هەشتاکاندا عراقیەکان لێرە لە بەریتانیا دەزانرا ئەمان هەموو عراقین لێرن، وا بووە کە دیاسپۆرایەکی کوردستانی لێرە دروست بێت؟ دەستخۆش کاک هێمن، بەڕاستی دەستخۆشی بەرنامەکەت لێکەم و بە خێریش بیت بۆ بەریتانیا و دەستخۆشی لە جەنابی کاک شەخ سەربازی شەکەم بۆ ئەم یادە شکۆیی کە ئەمڕۆ کرا لێرە و داوا لە خۆی گەوراکەین سەلامەت و پایداریان کات و لە کارەکەیان بەردەوام بن. لەسەر ئەو قسەی جەنابەت لە ڕاستیدا ئەو داوایی کە چۆتە ناو فۆرمەکەەوە ئێستا ئەو فۆرمە بڵین ئەو چۆتە ناو فۆرمی سەرژمێریەکەوە لە ڕاستیدا زۆر تازەیە. کوردەکانی ئێمەش ینی وەکو جالیە و نەتەوەکانی تر نین هەموو ساحیبی ڕەگەزنامەی بەریتانی بن تا مافی ئەویان هەبێت لەو فۆرمە بەنیاو فۆرمە پڕبکەنەوە. بۆیە ئەمە سەرەتایەکی باشە بۆ داهاتوو نەک بۆ ئێستا. ئەگەر ئێستا ئێمە بە گوێرەی ئەو فۆرمە بڕۆین ئەتوانم بڵێم کورد هەر نییە لە بەریتانیا، زۆر کەمە، چونکە بازێکی هەر پڕی ناکاتەوە وشیاری پڕکردنەوەکەی ینی تا ئێستا نەچۆتە ناو هەموو جومگەکانی خەڵکەوە بووی خەڵک بتوانێت پڕیکاتەوە. خاڵی یەکەم. خاڵی دووەمیش لە ڕاستیدا دەمانەوێت کاتێکی باشمان دەوێت گەر بتوانین سەرژمێری کورد لە بەریتانیا بۆ پێناسە بکەین کە فۆرمەکەی یاسای سەرژمێری دیاری کردو لە وڵاتی بەریتانیا. زۆر باشە. پرسیارێکی دیکە، ئێوە کۆمەڵی کوردی لە بەریتانیان بێگومان دامەزراوی کوردی زۆرن ڕێکخراوی NGO لێرە، چەند ڕێکخراون کوردی ئێرە لە چوارچەوەی دامەزراوەکانیاندا؟ بڵێ لە ڕاستیدا کۆمەڵی کوردی بەریتانیا ڕاستە ناوەکەی ناوی ڕێکخراوێکە، بەڵام لە ڕێکخراوێکە توانم بڵێم گەورەترە، چەند تۆڕێکی گەورەیە پەلی کێشاوە بە تەواوی بەریتانیایە. سەرپەرشتیارمان هەیە بۆ نمونە لە نیوکاسڵ، لە مانچستەر، لە بێرمیگام، لە لەندەن، لە ئەتوانڵە لە زۆربەی شارەکانە هەمانە ڕێکخراوێکی سەرتاسەری بەریتانیا. کارەکانیشمان خزمەتێکە بۆ ئەو ئازار و ناڕەحەتی و مەینەتیانەی کە بەسەر کووردا هاتووە، بە تایبەت بەسەر ئەو پەنابەرە تازاندا هاتووە کە لە ئێستایا دێن لەم لێشاوەی دوایە هاتوونەتە ئێرە بەداخەوە لەبەر هەر بار و گوزارانێکە خۆیان هەیەیان بۆ وڵاتیان بەجێهێشتووە لێرن. ئێمە توانیومانە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا ڕێکخستنێکیان بۆ بکەین، شارەزاییەکیان بۆ دروست بکەین لە ڕێگەی سیمینارەتەکانمانەوە، لە ڕێگەی دیبەیتەکانمانەوە و لە ڕێگەی پەیوەندی بەردەواممانەوە. ئەو بۆ نمونە لە زۆربەی شارەکان کردومانە سیمیناری گەورەمان کردو، جارێەوە 500 کەس هاتووە، 500 ئەو ڕەوەندی کوردی و تایبەت ئەو پەنابەرە تازانە هاتوون و خەڵکی تایبەتیشمان بۆ بان کردوون، بەرپرسی یاساییمان بان کردووە، خەڵکی بەریتانیمان بان کردووە،
شارەزامان کردوون لە یاسای بەریتانیا کێشەی ئێمە ئەوە بووە مەبەستمان ئەوە بووە گەنجێک نێتە ئەو تەسەوڕەکەی کاکێ من گەنج هاتۆتە ئەم وڵاتە 3 مانگ لێرە بووە زۆر نە 3 بە 3 مانگ کەوتۆتە سجن تووشی حاڵەتێک بۆ کەوت ئێمە بۆ لەبەرەوە یاساکەی نەزانیوە بۆیە کاری ئێمە زیاتر و کۆمەڵی کوردی بەریتانیا لەسەر ئەوە بووە مەبەستی سەرەکیمان ئەوەیە کە یاسا جارێک پێش هەموو شتێک یاسای بەریتانیا ئەوان بزانن چۆن ماوەڵ لەگەڵ یاسا ئەکەن چی یاساییە و چی یاسایی نییە لە وڵاتە ئەوە بە دەرەجە یەکەم خاڵی یەکەم خاڵی دووەمیش ئەوەی کە ئێمە توانیومانە تعامل و هەماهەنگیەکی باش دروست بکەین لەگەڵ ڕێکخراوەکانی غەیری خۆمانە چەندین سیمینار و دیبیتمان کردووە لەگەڵ ڕێکخراوی با بڵین ئینگلیزیەکانە و قەومونەتەوەکانی ترە و لەگەڵ کانسڵەرەکان بێژن ئەندامی شارەوانەکانی شارەکانی خۆمانە و لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی بەریتانیایە و ئەمانەمان ڕێک خستووە لە ئێستاە وەتمۆحی زیاتریشمان هەیە کوردی لێرە کاریگەری هەیە لەسەر بڕیاری سیاسی حکومەتە لۆکاڵەکان بەڵێ بێگومان هەیەی چونکە ئەوان لە ڕێکخراوەکان لە ڕاستیدا هەر ڕێکخراوێ بە گوێرەی خۆی کاریگەری خۆی هەیە وەرونە هەر ڕێکخراوێک ئەگەر بە گوێرەی ئەو کاریگەری کە هەیەی لە مانتیقەکە پشتگیری هەر کەسێکی کرد بێت ئەو کەسە سەرکەوتووە لە بڵین لە حکوومەتە لۆکاڵێکەیە ڕاستە کاک حاجی لە سەرەتای بەرنامەش باسم کرد بەڕێزت بۆیە لێرەیت کە بێگومان باسی دیوەگەشاوەکانی کوردی بەریتانیا دەکەین گوتمان کاک سەرباز نمونێ ئەوەیە کە لێرە تۆ کوردێک توانێت ببێتە پارێزگار لە بەریتانیا بەڵام کێشەشان ئەوەی ئێستا کاک محەممەد گوتی کە هەیە 3 مانگە لێرەیە دوایی دەکەوێتە زیندان ئەمە یەکێکە لە دەرهاویشتەکانی کۆچبەری لە زۆر شوێنی دیکەی دنیاشە بووە دەزانین کە جالەی بۆ نمونە ئیتاڵی لە ئەمریکا چەند کێشیان هەبووە لەسەر مەسەلەی تاوان و ئەو کێشانە هەر جالەی کوردی لە شوێنەکانی دیکەش کێشەی هاوشێوەیان هەبوون لێرە لە بەریتانیا چۆنە؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە میهرەبان بە خێراتنی بەڕێز دەکەم خۆشحاڵیشم ئامادەم لەگەڵ ئەم خۆشەویستانم بۆ ئەم دیبیتە کاکێ من بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە ئێمە وەکو کاک محەممەد ئیشارەتی پێەیە ئێمە کە ئەم ڕێکخراوەمان دامەزراندووە بۆ ئەوە دامان مەزراندووە بۆ ئەوەی لە معانات و لە خزمەتکردن بەشدار بین لە هەردوو لایەنەکە هەم خزمەت هەم معاناتی شتێ بگەین ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لەو لایەنانەی کەوا لایەنی پەناهەندەی کەوا ئەو خەڵکە نوێیانەی کە تازە دێن بۆ ئێرە وشیار نین ناوشیارن وەکو جەنابی کاکا محەممەد باسی ئەوەی کرد لە یاسا و ڕێسای ئەم وڵاتە شارەزان نین بۆیە بە فرێشی کە دێنێ ئێرە هەندێک حاڵەت هەیە ڕوو ئەدا لێیان ئەو حاڵەتانە وایان لێ ئەکا ئەکەونە شوێنی ناتەندروستەوە شوێنی نایاساییەوە کەوا مەفروزە یاسا بەسەریانە بسەپێنرە و ببرێنە زندان لەبەرەوە هێشتا نەبوو بە دیاریدەیەکی گەورەکەوا بڵین ژمارەیەکی وامان لایە ئەوەندە لە زیندانە ئەوەندە وای لێ هاتووە بەڵام ئێمە وەکو پێویست ڕۆژانە بەدەم ئەو گەنجانەوەین کە هاوکارین لەگەڵیانە کەوا ئەدڤایسیانەکەین ئامۆژگاریانەکەین کەوا چی بکەن هەڵسوکەوت بکەن بەڵام کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە کە ئەو گەنجانە کە دێن بۆ ئێرە بە چاونەکراوەیی دێن یعنی کەس نییە چاویان بکاتەوە مەسەلەن دەستیان بگرێ ئەدڤایسێکی وایان بکە لەبەر ئەوە هەڵپەی ئەوەیانە چۆن ژیان دروست بکەن کێ دەبێت ئەمە بکە دەبێت ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان ئەم ڕێکخراوی ئێمە ڤۆڵەنتەری ئیشەکەین توانی خۆبەخشین بەڕاستی یعنی لێتان نەشارمەوە زۆر جار ئێمە لە بودجەی گیرفانی خۆمان هۆڵە گرین سیمینارە گرین ڕۆینە شارەکانی تر لەسەر بودجەی خۆمان یعنی تەنها هێشتان ئێمە هیچ فەندینێکمان نییە بەڵام ئەلحەمدولیلا لەوەی کە خۆشحاڵیشین کە ئەم خزمەتەکەین لە هەمان کاتیشا پێویستمان بە کۆمەک و هاوکاری هەیە و برایانی خۆشەویستمان زۆر جار جەنابی کاکاروان جەنابی کاکشێ سەرباز هاوکارمان بوون بە دواداچوونی کەیسەکان لە نامەناردن لە هاوکاریکردن نوێنەرایەتی حکوومەت هەمیشە بە دەممانەوە بووە هاوکاریان کردوین بەڵام وەکو فەندین وەکو یارمەتی هیچ فەندێکمان نییە دوای دەمێ تۆزێک بۆم ڕوونتر بکەیەوە ئەوەی کە بەڕاستی وەکو دەڵی نەبۆتە دیاردە بەڵام حاڵەتەن یەک دوو حاڵەتی کۆنکرێتیم دەوێت گوێ لەبێ بەڵام پێشتر لەگەڵ کاک سەرباز دەمێت لەسەر ئەوە ڕابوەستم وەکو پارێزگاری ئەم هەرێمە پۆلیسی حکوومەت چییە سیاسەتی حکوومەت چیە بۆ هۆشیارکردنەوەی ئەوانەی کە ئاوە تازە دێن بۆ گونجاندنی خەڵک لە نێو کۆمەلگای بەریتانیدا کەسێک کە لەم شارەی ئێوە دەژیت چۆن دەتوانێت سوود لەو دەرفەتانە وەربگرێ کە ئێوە دروستی دەکەن بۆ خۆ گونجاندن
جابەتایەتی کە کوردیش بێت. لە ڕاستیدا حکوومەت پرۆگرامی جۆراجۆری هەیە بۆ پەنابەرانی کە تازە دێنێرە کە تۆ بتانی لەگەڵ سیستەم و پرۆگرامی یارە خۆت گونجین پێش هەموو شتێک پێویستە زمانەکە بزانانی کە زمانەکە نەزانی هەموو ئەو کارانی دیکە دەبنە ئاستەنگ و قرس دەبن. بۆیە حکوومەت کۆلیجی زۆری داناوە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بۆ خەڵکانی کە زمانی ئینگلیزی نازان. ئێمە ساڵی پارت وەکو هەرێمی پەناگەی ئارام ناسراین کەەوە وا دەکا ئەو خەڵکانێک کە وەکو پەناهان دەدێنێرە وەک پەنابەر دێنێرە ئەمە بەچوی بەزەوی و ڕێزەوە پێشوازیان لێ بکەین هەرچی بە ئێمە بکرێ بۆیان دەکەین وتێلەکان ئەو وتێلانێکە لە سنووری ئیدارە ئێمەدا ئێمە بەردەوام سەردانیان دەکەین و بەردەوام چالاکیمان بۆ ڕێخستون لێرە چەندان چالاکیمان بۆ خستون لەو ماوانەی ڕابردوودا ڕۆژی پەنابەری بووە ئەوانەمان لێرە یادمان کردوێتەوە ئەو پەنابەرانەی کە لەو سنوورەیدان بە هێناومانن لێرە وەرکشۆپ و دیدارمان لەگەڵ ساختکردن بۆی هۆشیار ببنەوە بەڵام ئەوە بە تەنیا کافی نییە ئەمە بەدڵنیاییەوە جێدەستی ئەو ڕێکخراوە کوردیانەی وەکو کۆمەڵی کوردی زۆر گرنگە لەبەرەوەی ئەوانە لە ناو کۆمەلگاکەدا لەبەرەوەی ئەوانە زمانی ئەو خەڵکانە دەزانن کە وەک پەنابەر هاتوون کە کوردێک وەک پەنابەر دێتە ئێرە ئێمە کە بتوانین وەرکشۆپشی بۆ ڕێک بخەین ئیشەکە بەس بۆ کوردی ناکەین ئێمە بۆ هەموو ئەو نەتەوانە جیاکانیشی دەکەین بۆیە زۆربەی وەرکشۆپەکان بە ئینگلیزی دەبێت لەوەیە ئاسان نەبێ وەک پێویست تێگەشتنیانە بۆیە ئەم پێم وابێ ڕێکخراوە کوردیەکان دەوری چاکیان هەیە لە وشیارکردنەوەی کورد لێرەوە پەناهەندەکانیش زۆر باشە کاکاروان ئەوەی کە کاک حاجی باسی کرد گوتی نەبووتە دیاردە بەڵام هەیە ئێوەش هەست پێ دەکەن خەریکە ترێندێک دروست دەبێت من هیچ ئامارێکم لا نییە کە بەڕاستی بیخەمەڕوو و باسی بکەم کە بۆتە دیاردەیان حاڵەتە بەڵام ئێمە وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا دوو حاڵەتمان بیستووە لە ماوەی ڕابردووە ئەویش لێرە لە دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی بەریتانیا ئاگداریان کردوینەتەوە لە کە دوو حاڵەتی لەو شێوەیە هەیە و ئێمە داوامان لێکردوون بە ڕسمی داوامان لێکردوون کە لێکۆڵینەوەی تەواو بکەن چکە بەڕاستی دوو هین هەبوو دوو باسە بوو یەکیشیانەوەیە کە کوژرا بێتن و یەکێکی تر ئەوەیە کە ئەوەی پۆلیس لە راپۆرتی خۆیانە بۆیان نردوین کە ئەمانە خۆیان کۆتایە مەژیانی خۆیان هێناوە بۆیان بە ڕسمی داوامان لێکردن کە ئەبێ بە وردی و تحقیقێکی لێکۆڵینەوەیکی زیاتر بکەن بۆی ڕاستیەکانمان بە تەواوەتی بۆ هین بێ بۆی بتوانین کە سوکاریشیان ئاگدار بکەینەوە بەوە بۆیە ئەمە بەپی ڕێژەی ڕەوەندی کوردستانی لە وڵاتی بەریتانیا من تەسەوەر ناکەم ئەگەر ئامارەکە هەر ئەوە بێ بەپی ئەو ڕێژەیە ئەمە نەبۆتە ژماری دیکە بە ئێواگاتان لێ دەبووە ئێمە خۆی بە فەرمی وەکو عرفی دیبلۆماسی لەم وڵاتە ئەوەیە کە یەکێک لە سجمبێ یان حاڵەتێکی وا کوشتن یان هندبستە بێن نوێنەری وڵاتەکەیان یان باڵێزخانی وڵاتەکەیان ئاگدارەکەنەوە لە حاڵەتەکە ئێمە تا ئێستا ئەو ماوەیە ئەو دوو حاڵەتەیە بۆیە تەسەوڕەکەم حاڵەت بێ و ئیشەڵا ئەمە ناوێ بە دیاردە ئەویش ئەیبەستمەوە بە قسەی برایانی بەڕێز پێشتر کە ڕۆڵی کۆمەلگا کوردیەکان مؤسساتەکانی کە هەند لێرە ئەتوانن ڕۆڵی زیاتر ببینن کە لە ناو کۆمەلگای کوردیا و بە تایبەتی ئەوانی کە نوێن هاتوون بۆ ئێرە کە بۆیان ڕوومکەنەوانە کە دۆخیە وڵاتە چۆنە چونکە ئەرشی ئەوەی کاک سەربازوان وەکو شارەوانی لێرە دابینیەکەن هەروەکو ئاماژەی پێدا بۆ هەموو کۆمەلگاکانە و ئەمە ئەرچی حکوومەت و دەوڵەتی بەریتانیا کە ئەی بەخشن بەڵام ئەرچی ئێمە وەکو کۆمەلگای کوردی وەکو ڕێکخراوەکان ئەوەیە کە زیاتر ئەزمونونەکانی خۆمانیان بۆ باسکەین ئەگەر تۆ بتەوێ خۆت دروست بکەیت لە وڵاتات چۆن دروستەبی چی بکەیت نمونەمان زۆرن ئەو نمونانە قسەیان لەگەڵا بکەن ڕێوشوێنیان پیشان بدەن چکە بەڕاستی بەریتانیا یەکێکە لە وڵاتانەی ئەتوانی دروست بیتیایە
بتوانی لە هەموو بوارێکە لە سیاست لە بازرگانی لە خوێندن لە هەمویان گەشە بکەین چکە دەرفەت ئەیا بە هەمووی بە یەکسانی و ئەم وڵات بەڕێزی زۆر گەشتبینی دەڵی کورد لێرە لە بەریتانیا تا ئێستا باشیان هێناوە و لە تێگەیشتم من کۆمەلگای کوردی ئەگەر بە ڕێژە تەماشای بکەین بەڕاستی هیچ خستخانەیەک نییە لە بەریتانیا دکتۆریشی کوردیتیانە بێ یان دوان جیلی دووەم و سێم کە لێرە دروست بوون لە پاش جیلی یەکەم کاتون لە هەفتاکان و لە هەشتاکان ومانە ئێستا زۆربیان لە زانکۆکان خوێندویان و تەواویان کردو بە بەردەوامیانی ئێمە جیلی دووەم و سێمیش دروست بووە تەڵەبەی زانکۆ خەڵکی پێشکەوتوی زۆرمان هەیە لە ناو ناوبەڕێک وەربگرم دوای ناوبەر باسی جیلی ئێستاش دەکەین کە خەریکی چین چونکە هەواڵی وەکو دەڵە دڵخۆشکردە بیسترێت لە سەراوانش کە بەتاتی لە مەجای بزنسوانەدا کار دەکەن و ئەو مەسلەی کە کاروانی جوڵاندی زۆر گرنگە کە سەربازیش و لە ڕێزشتان ئێوەش دەمێت لەسەری ڕابۆستین مەسلەی چۆن کورد لێرە زۆرتر بەشداری لە دەم سیاستدا هەبێ و چۆنیش لە حکوومەتە لۆکاڵەکاندا کاریگەری زیاتر بێ گرنگە کوردمان هەبێ کە وەزیر بێت کە هەمان بووە لێرە لە بەریتانیا یان گرنگە لە حکوومەتە لۆکاڵەکاندا کورد بەهێزتر بن بەڵام نابڕێک وەردەگرم دوای نابڕ بەردەوامە دوبارە سلااوتان لێبێ دیاسپۆرای ئەم هەفتەیە لە بەریتانیا پێش ناوبڕ گفتوگۆمان هەبوو لەسەرەوەی کە لێرە کاریگەری دیاسپۆرای کوردی چەندە لە نێو کۆمەڵگای بەریتانیدا کێشەکانیان چین لەکوێدا لاوازن ئەنجامگیریەکی پوخت کە کرا ئەو بوو کورد لێرە ڕۆڵیان زۆرە لە هەموو دام و دەستگایەکدا وەکو کاروان گوتی لە هەموو خەستەخانەیەکدا پزیشکێکی کورد دۆزیەوە کاری زۆر دەکەن بەڵام لە سیاستدا هێشتا تۆزێکیان ماوە بۆیە دەمێ ئەم بەشەی بەرنامەکە لەسەر ئەم خاڵە بەپلەی یەکەم ڕابۆستین شتی دیکەشمان هەیە بێگومان دەیپرسین کاک محەممەد دێمە لای بەڕێزت کورد لە بەریتانیا پێشناوبەر کوتم وەزیریان هەبێ لە حکوومەتدا گرنگترە یا پارێزگاریان هەبێ یا ئەندامی ئەنجومەنی پارێزگایان هەبێ لە شارە جیاوازەکاندا کامی گرنگترە لە ڕاستیدا من دەڵم لە هەر کوێبێت گرنگە بۆ مەرجەی دڵسۆز بێ دڵسۆز بێ لە هەر کوێبێ گرنگە بۆ ئێمە بەڵام لە لۆکاڵەکانە تەمان گرنگتر بۆ لە لۆکاڵەکان گرنگتر لەبەرەوەی لەگەڵ خەڵکایە لەگەڵ لۆکاڵەکانە تۆزێک زیاتر چۆسەرەوە ئەگەر دڵسۆزیەکەی لەگەڵ نەبێ نایەتەوە بۆ ناو خەڵک بەداخەوە هەمان بۆ پێشتر تەجروبەمان هەیە لە وڵاتە ینی نایەتەوە بۆ دواوە بۆیە ئێستا ئەم پیاوە بۆ جوان بووە ئەم پیاوە ئێستا پڕە لە جوانی وەکارەکەی چیە وەکارەکەی لە ناو خەڵکایە ئەوتە دەبینی ینی لە یادی ئەنفالە ئەو هەموو خەڵکی لە چواردەور دەبێت لە یادی کیمیابارە لە چواردەوری دەبێت لە یادەکانی تر ئەمە ئەگەر بەم ئاراستەیە بڕوە هەموو کوردی لەگەڵە بۆیە ئێمە دەمانەوێت ئەو کوردانەی کە لەم وڵاتە هەن کە ئەم جەنابی کاروان باسی کرد ئەچیتە هەموو خەستەخانەیە دکتۆرێکی تایە بەڵێ هەمووی تەواوە لە زۆربەی کایەکانی ناو بازار کوردیتایە کەم شوێن هەیە کەم بازار هەیە کوردیتیانە بێ کورد ئێستا پێشتر هەتا سەرەتای 2000 لە سەرەتای 2000 تا 2010 ئەگە بتایە کوردم خەڵک نێناسیت مەجبورین بوون مانوتایە عێراقین بەڵام ئێستا هەستەکەم تۆزێک قۆناغێک شوونەتە پێشەوە کە دەڵێ کوردم دەتناسن تا ئێستاش بە باشی هێناومانە من وا هەستەکەم وەکو کورد بە باش هێناومانە ئەکری ئەو حاڵەتانەی کە باس کرا هەیە لە هەموو لە کوردستانیش هەیە و لە شوێنی تریش هەیە خەڵگەکرێتە سجن خەڵگەچێتە شوێنی ئەنی ئەوە هەیە تەواوە کاری ئێمە ئێستا بۆ ئەوەیە ئاراستەی خەڵک ببین بەرەو باشیەکانی بەریتانیا باشەکانی بەریتانیا یەکێکیان ئەوەیە کە بەشداری لە ژیانی سیاسیدا زیاتر بکرێت بەڵێ دێمەوە دوای دێمەوە بۆلات کاک حاجی عەدنان ئێوە لە نێو خەڵکن ئەوانەی کە بەشداری لە ژیانی سیاسیدا ناکەن لە بەریتانیا کورد ئەرگومنتیان چییە بۆچی بەشداری ناکەن کاکێ من بەنسبەت ئەوانەی کەوا بەشدار نین ئەلەکسەر زۆربیان نەخوێنەوارێکی پلە ئاست زانستی بەرز نین ینی لەو ئاستایان نین ئەوانەی کە با بڵێن کایەکانی ژیان کراوە بە چەند بەشێکەوە بەشی مەسانە خوێندەوار نەخوێندەوار ڕۆشنبیر ناڕۆشنبیر فکر ئازاد ئەوەی کە هەیە لەو ڕوانگەی کە جەنابەت باسی ئەەکەی لە کایەکانی ژیانە لە ناو کەسابەتایە لە ناو کایەی خۆپێگەیاندنایە مەسەرەن ئێمە نمونەی زیندومان لایە خەڵکانێک هاتووە لە کوردستانەوە ویستوێتی لێرە بخوێنێت
تخنی ئیشوکاری تر نەکەوتوە هاتووە مباشرەتەن وتێتی من ئەمەوێ بخوێنم بەڵام لە هەمان کاتیشە ئەمەوێ لەسەر قاچی خۆم بوەستم مەسەڵەن بە ڕۆژ ئیشی کردووە 4 ساعات 3 ساعات 4 ساعات دوای ئەوە ڕۆشتۆ بە خوێندەکەی یاخود بە شەو ئیشی کردووە ئەوانەی کەوا لە کایی خوێندنانین بەڕاستی بیریان لەوە نەکردوێتەوە کەوا ڕۆژێ لە ڕۆژان بگەنە کایەکی سیاسی بگەنە ئاستێکی کەوا ئایا پلێ ناوکایەک سیاسەکانی ژیانی بەریتانیایە بەڵام هەشە تارگێتی خستوەتە سەر ڕۆڵەکانی کەوا تارگێتی خستوەتە سەری مەسەلەن ئەڵێ من خۆم ماندووەکەم ئیش ئەەکەم ئێوەش بۆ ئایندە هەوڵ ئەدەم بتانگەێنمە ئەو ئامانج و ئاستەی کە خۆم دیاریم کردو من ناتوانم ئێستا بە هاوشانی ئێوە یان بخوێنم یان ئەوە بکەم لەبەر ئەوە وشیاری ئەو خەڵکە کە دێتە ئێرە هەندێک گەنجەکان 20 ساڵان 22 ساڵان ناوشیارن ناچنە بەر خوێندن ئەچنە ئەو شوێنانی کایی ژیان کە ئیش ئەەکەن تەنها بۆ بازدان و پارە پەیاکردن و گاندن بۆ ئامانجەی کەوا بۆ بە چاولێکەری چۆن ئەمە گیرفانی پڕکە چۆن ئەمە بگا بۆ ئامانجە لەبەرەوە ئێمە توانین ئەو خەڵکانە بکەین بە دوو بەشەوە بەشێکی خوێندەوار کەەوە ئاسی زانست و خوێندنەکەی ئەوێ با لەو تارگێتە یاخود بچێتە ناو کایەکانی ژیان وەکو جەنابی کاکاڕوان فەرمی ئایا محاماتە ئایا خەستەخانەیە ئایا دکتۆرە یاخود ئەوانەی ترە بۆ پارە پەیداکردن هاتوون ئەیانێ بۆ ئامانجە بگەنە ئامانجێک بەڵام بەداخەوە لاڕێیەکە ئەڕۆن وەختێکیان زانی کەوا سەرگەردان بوون و تووشی نەهامەتی بوون و لە ژیانیش مەویسە بن و شکستە بن ڕاستە کاک کاروان لە ئەمریکا هەندێک لۆبی هەن هەندێک دیاسپۆرای هەندێک وڵات هەن لە ویلایەتە جیاوازەکانی ئەمریکا خەڵکیان هەیە خەڵک دەژیت ئەوانە کاتێک دانێ شتێک لە کۆنگرس قسەی لەسەر بکرێ گوشار دەخەنە سەر ئەو نوێنەرەی کە لەوێوە هاتووە تەلەفۆنی بۆ دەکەن یەکێکە لە مۆدلە زۆر بەنێوبانگەکان ئەمە وا دەکە ئەجەندا لە نێو کۆنگرس دروست بێ سیستەمی بەریتانی نزیکە لەوە بۆ نمونە کوردێک کە ئێستا لە ئێدنبرە دەژیت کوردێکە لە با بڵێن لە نیو کاسڵە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەرەوەی کە لە لەندەن بڕیاری لێ دەدرێت بەدڵنیاییەوە کاریگەری هەیە بەڵام شێوازی لۆبیکردن لێرە تەواو جیاوازە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر موسساتی لۆبیکردنن یعنی ئەگەر تۆ تەماشا بکەی ئەوەندەی موسساتی لۆبیکردن لەوێ هەیە لە هیچ وڵاتێکی تری ئەوروپا و بەریتانیا نیە تەنانە هەندێکیشان پەڕیونەتەوە هاتوون نێستە لێرن یعنی من یەک دوو لەو موسساتی لۆبیانە هاتوون پەیوەندیان پێوە کردم ئەگەر کارێکمان بێ بەڵام شێوازی لۆبیکردن لێرە جیاوازە ینی زۆر جار لێرە لۆبیە کرێ لەناو موسساتی پەرلەمان هەردوو ئەنجومەنی پەرلەمان و با بڵین ئەنجومەنی لۆردەکانە و ئێمە ئەگەر باسی هەرێمی کوردستان ئەگەر خۆمان بکەین من لەسەر زۆر ئاست توانیمانە ئەو لۆبیکردنە بکەین بەڵام من هەمیشە وتومە کە لەگەڵ کۆمەلگای کوردی دانیشین لەگەڵ ڕێکخراوەکانە دانیشین کە لۆبیکردن تەنها ئێمە وەکو حکومەت ناتوانین بیکەین ولی لۆبیکردنی شتێک نییە تۆ تەوحیدی کەی ئێمە هەموو توێژەکان ئەبێ لە لای خۆیانەوە لۆبی بکەن مثلەن حکومەتی هەرێم بە شێوازی خۆی ئەیکا کۆمەلگاکان بە شێوازی ترێکن کۆمەلگاکەی من زۆرتر لەسەرەوەی هاوڵاتێکی کوردستانی لێرە لە شارەکەی خۆیەوە چۆن دەتوانێت تەسیری لە لەندەن هەبێ نەک لۆبی حکوومەت دەزانمەوە لە لایەکی شاری مەبەستێ بۆ منە نیوکاسڵ من دانیشتوی نیوکاسڵم هەموو پەرلەمانی ئێرە هەر پێک هاتووە لە پەرلەمانتارەکانی کە لە مقاتعە جیاجەکانەوە هاتوون هەر پەرلەمانتارێ نوێنەری مقاتعەیەکە لە شارێکە لە شوێنێکە ئەو کوردی کە بیەوێ یان ئەو هەچ نەتەوەیەکی تر بیەوێ لۆبیە بکە قزەیەک بەرێتە پەرلەمانەوە لە ڕێگەی پەرلەمانتارەکەی خۆیەوە بابەت و قزەکەی خۆی ئەنێرێتە پەرلەمانی بەریتانیا بەڵام دوای ئەوەی کە پەرلەمانتارەکە بابەتەکەی هەڵە سنجێنێ ئایا بابەتەکەی دەهێنێ بێت لە ناو پەرلەمانە لۆبی بۆ بکە و هاوڕێی تری پەرلەمانتار پیا بکە بۆی ئەو قەزەیە چکە بەیەک پەرلەمانتار ئیبراز ناکرێ قزەیە بە چەند پەرلەمانتارێ یان پرسیار و قزەکەی ئەو چکە لێرە سیستەمی پەرلەمانتاری پرسیار و وەڵامە پرسیاری شەفەیی هەیە کە دەیکەن و پرسیاریش بنووسین هەیە ئەینێرن ئەجا بێ حکوومەت وەڵام باتەوە ئەمە قزەکە ئیبرازە بێ بۆیە هەموو کەسێک دەتوانێت لە هەر شوێنێکەوە
ماوەی لەمە پێشوەڵا قزەیەک هەبوو لە ئەدەمبرا یەکێ بوو لە کوردەکانی بابەتێکی هەبوو یعنی لەوانەیە پەیوەندی بە هێنەوە نەبێ بەڵام لوبی بۆ کرد لە ڕێی پەرلەمانتارەکەیەوە و گەیشت بۆ ئێرە ئەجا توانی لەوە فراوانتریژی بکەیت لە ڕێی میدیاوە ئەتوانن مەسەلەن لۆبیەکە فراوانترەکەن بۆیە شێوازی لۆبیکردن لێرە زۆر جیایە وەک بۆ پڵپشتی قسەکەی جەنابەت لێرە ئەندام پەرلەمان هەموو مانگێک لە لۆکاڵی منتیقەکەی خۆیان دادەنیشێت ئیتر تۆ هەرچیەکە دەبێتوان بشتە لای ماوەی دۆرەگری تۆ چیتە لای و دانیشێ گەر پێشنیارە دەبێ ئیدەیتێ کێشت هەبێ دەیدەیتێ ئەنی ئەوەندام پەرلەمانانە هەموو مانگێ بگەڕێنەوە بۆ منتیقەکەی خۆیان من بۆی ئەم مەسەلەی مروژان بۆی هاوڵاتێکی خۆمان کە لێرە نازانێ چۆن دەتوانێت کاریگەری هەبێ ئەمە ڕێگەیەکە کاک سەرباز کەس لە بەڕێستان دێمۆلات کاکەن کەس لە بەڕێستان ڕەنگە نمونەیەکی باشتر نەبێ بە گەنجی ئێرە ئی کورد و گەنجی ناوەڵاوانەی کە بە تەمەنیشن کە حەزیان لێ تێکەڵاوی سیاست ببن لە بەریتانیا ڕێگەکەیان پیشاندەی کە وەکو دەڵێ هینە سەحریەکە چییە چۆن دەتوانی کەسێکی دیکە لە بەریتانیاکو سەرباز بەرزنجی سەرکەوتوو بێت لە سیاستدا لە ڕاستیدا من پێم وابێ گەنجی زۆر بە توانامان هەیە لەوەیە لە زۆر بواردا لە زۆر لە پێشەوە بن من نامەیە بڵم ئەم یەکێکم لە نمونە جوانەکان منی زۆر جوانمان هەیە کە من شانازیان پێوە دەکەم ئەم هەموو گەنج جوانەی کە لێرە هەمانە لە بواری جیازیادا ڕۆشتوونە پێشەوە من شانازیان پێوە دەکەم ڕۆژانە چەندان گەنجی کورد دەبینم کە دێن سەردانم دەکەن و ئیشوکار و پرۆژە پلانەکانیان لەگەڵ من باز دەکەن من بە دڵنیایی و شانازیان پێوە دەکەم بۆیە پێم وابێ نمونەی زۆر جوان و سەرکەوتومان هەیە لە سیاستدا ئەمن پێم وابێ زۆر جار هەیە من کە لە ڕۆمە ئەو ئیڤنتە کوردیانەش داوام لێ دەکەم دەڵێن پێیان بڵێ با بێنە ناو کای سیاسی و ئەمن یەک قسەیەکم هەیە بە کەس ناڵم وەرە ناو کای سیاسیەوە بە هەموو کەسێک دەڵم لە چی بەشێکی لە چی کایەکی لەوە سەرکەوتوو بە لەوە بڕۆ پێشە تجارەت و بزنسمانی لەوە بڕۆ پێشەوە و ناوبانگت پەیدا دەبێ و جێدەستت دیار دەبێ و کاریگەرت دەبێ کەسێکی ئەکادیمی لەو بەشەی خۆتدا پەری پێ بدە و دەرفەتی پێ بدە و کاتی بۆ تەرخانکە و بڕۆ پێشەوە بۆ ئەوەی لەو بوارەی خۆتدا بڕۆی پێشەوە و تێیدا سەرکەوتبی کەسێکی ئیش و کاری زانستی دەکەی بە هەمان شێوە لە ئیش و کاری سیاسیشدا ئەمە لەگەڵ ئەو ڕێکخراوە کوردیانەش بە تایبەتی کۆمەڵی کوردی چەند جار کۆبوونەوەمان کرد و قسەمان کرد و چەندان پرۆژەمان هەیە کە ئەمە دەمانەوێت بە تایبەتی ئەو نەوەی دووهەمی کورد کە لێرەیە ئەمە دەمانوێت ئەوانە بێنە ناو سیاسەتەوە دەمانوێت ئەوانە وا لێ بکەین نەوەی دووەم مەبەستت ئەوانەی لە نەوەتەکان هاتوون یان ئەوانەی کە لێرە لەدایک بوون ئەوانەی کە لێرە لەدایک بوون یان ئەوانەی کە لێرە گەورە بوون لەگەڵ کەلتور و کۆمەلگای ئێرە گەورن ئەوانە بە حکمیەوەی کە بارگرانی خۆشایان لەوەیەوە کەسێکی نەبێت کە کۆمەڵە کەسی لە دوای خۆ بەجێهێشتەوە کە دەبێ لە ڕووی ئابووری و دارایی و پشگیریان کا بۆ یەک کەسێک کە لێرە گەورە بوو بێ و لێرە لەدایک بوو بێ لەوەی تەرخامکە بۆ سیاست یان بۆ هەر شتێکی خوێنە بەس کە دەمانەوێت ئەوانەی کە لێرە گەورە بوون هەوڵ دێن بیان هێن ناو سیاستەوە کە بتوانن کاریگەریان هەبێ و بەڕاستیش کاریگەریان دەبێت جا من پرسیارەکەمەوە بوو چۆن ڕێگا سحریەکە چیە چۆن زوو سەر دەکەون ئەوانە کە هاتن بەریتانیا دەرفەتەکانی لەکوێن لە ڕاستیدا من یەک شت هەیە کە خوانەکە نەبێتە ئامۆژگاری بەزە من پێیان دەڵێم بۆیە مەیە ناو سیاستەوە کە پلە بەرز بێن بۆیە مەیە ناو سیاست تارگێتێکت بۆ خۆت دانابێ من دەمێ ئەو پلەی وەرگرمەوە بە نیەتی ئەو وەرەوە ناو سیاستەوە کە خزمەت دەکەی بە نیەتی ئەوە وەرە ناو سیاستەوە کە تۆ دەنگی ئەو کەسانەبی کە دەنجیان نیە بە نیەتی ئەوە وەرە ناو سیاستەوە کە تۆ دەتەوێت جیاوازی لە کۆمەڵگاکەدا دروستکەی بە نیەتی ئەوە وەرە ناو سیاستەوە کە تۆ وەکو دەڵێ هێزێکی پۆزتیف و کاریگەر بی لە ناوسێتە کە تۆ بەو نیەتە هاتیە ناوێ بۆ خۆت پێویستت بە هیچ شتێکی تر نییە خەڵکەکەی لە دەورتە وەکو دەڵێ بە سحریەوەی کە جەنابەت باسی بە سەهر و بە سحری تۆ دەڕۆیە پێشەوە لە بەرەوەی ئەو خەڵکی کە لە دەور بەرتە دەتبینێت کە تۆ چەند دڵسۆزی دەتبینێت کە تۆ تارگێتی تۆوە نییە
پلە و پاک وەرگری تارگەتی تۆ ئەوەیە و خۆشە دێکلای بکەوە کە ئەم کۆمەلگایە نوێی تۆ دەبێت خزمەتی بکەوت تێدا ئیش بکەی مەبەستەوەی بەڵێ تۆ تەمان من باسی ئێرە دەکەین مە بەسمان کۆمەلگا ئێرەیە کە تۆ نیەتەکە دوابێ کە خزمەتی خەڵکی ئێرە دەکەین نیەت دوابێ کە دەتەوێت جیاوازی دروستکەی نیەت دوابێ ئەو بیر باوەڕانی کە باوەڕت پێێتی جا لە هەر پارتێکی سیاسی و نزیکی و لە هەز ئایدۆلۆژیەکە و نزیکی دەکەوێتە سەرخۆت بەس ئەو بیر و باوەڕی کە بوو خۆت باوەڕت پێەیە ئەو پارتە سیاسی کە زیاتر لە تۆ نزیکە و پێت وایە ئەو ئایدۆلۆژی تۆ زیاتر دەگەێنێ لەوانە نزیک بەوە تۆ کە بەو نیەتە چویە ناو سیاسەتەوە بە دڵنیاییەوە دەرگاکان بۆ خۆیان بۆ دەکرێنەوە دەرگاکان دەکرێنە کا کاران دەتەوێت شتێک بڵێ من وڵا هەر لەسەرەوە چکە مۆزوعێکی زۆر زۆر گرنگە لەبەرەوەی بریتانیا وڵاتێکی فرە ڕنگ و فرە کەلتور و فرە زمان و فرە دەرفەتە بۆ هەموو ئەو کۆمەڵگایانە ئەمە بریتانیا جیاکاتەوە لە هەموو وڵاتەکانی تر بۆیە پێڵێن بریتانیای گەورە ئێمەش من وەکو یعنی تەنانەت وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیش حەزەکەم کۆمەلگای کوردیش لە بەشدار بێت لە هەموو کایەکانە بە کایی سیاسیشەوە ئەنجا سیاسەتیش لە وڵاتە کاک سەربازیش لە سیاست کار کرد و کارەکات دەزانێ لە 105 خەڵک سیاست دەکەن و دێن خۆیان تەرخانەکەن بۆ ئەو شتانی کاک سەرباز باسی کرد یعنی بەنیەتێک دێ بۆ خزمەتکردنی کۆمەلگاکە بۆ ئەوە دێ و حەزە سیاست ینی حەزە ئەوە نییە بە زۆر بڵێ بچۆهین ئەنجا ئێمە ئەمانەیە ناو کۆمەلگای کوردیە ئەوەی کە حەزیشی تایە بچن بەشدار بن لە سیاسەتە و پەیژەی سیاسی ئێرەش دیارە ینی لە شارەوانەکانەوە دەست پێەکە کە دەبێتە ئەندام و لە شارەوانەکان و لە منتقەکەی خۆیان خزمەت ئەندامی حیزبی مەعاش وەرناگری دەبێت ئیش بکەیت لەسەر جادەبی مەکتەب سیاسی و مؤسسات ومانە هیچی نییە حزبی هەمووی مەهینە سەرۆکی حیزبەکە خۆی لەسەر جادەیە پارەش بدەیت بەڵێ بەڵێ دەبن بە ئەندام و بێ ئەندامێتی بن و حزبەکان لێرە لەسەر ئەندامێتی هینە و کاک سەرباز لەوانەیە ئەندامی حزبێک بێ باش بزانێ بەڵام لەسەر ئابوونەی ئەندامەکانیان کۆنفرانسی ساڵانە دەکەن حزبەکەیان بەڕێوە دەبن جا ئەمانیش یعنی هینیان نییە مؤسساتی حزبی گەورە و مکتەبی سیاسی و سەرکردایەتی و مەکاتی بۆمانە و لەوانەیە هێشتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم هەر هەیە بەڵام لێنە ئەوەیە وەکوتم یعنی حەزە و ئەنجا پەیژەی سیاسەکەش لە شارەوانیەکانەوە دەست پێەکە کە دەبیتە ئەندام لەو شارەوانیە و لەوێەوە ئەمار لەوانەیە جوابی پرسیارەکەشێ بێ ببورە من هەر لە خۆمە جوابی ئەوژێم و بەڵام دەبنە ئەندام لە شارەوانێکە جێپەنجیان دیارە بێ خۆیان تەرشیعەکەن تەرشیعەکرێن لەلایەن ئەو حزبەی ئەندامە هەڵەبژێرێ وردە وردە کاری زیاتر بکە بۆ پەرلەمانتاری تەرشیحەکرێ و دەبێتە پەرلەمانتار و لە پەرلەمانیشا لێرە سیستمی ئێرە زۆر جیاوازە لەگەڵ هەموو دنیاە لەوانەیە چەند وڵاتێکی تریش هەمان سیستمی سیاسی ئێرەیان هەبێ یعنی کابینەی حکوومەت لە ئەندام پەرلەمانەکان دروستکرێ ینی سەرۆکوەزیران خۆشی ئەندام پەرلەمانە واتە مقاتعی هەیە سەرۆشی حکوومەت ئێستا ئەمریکا هەیە لەو مقاتعی کە لی هەڵەبژێرێ بە پێی عورفی پەرلەمانی هەموو پێنجشەمەیەگە بێ بگەڕێتەوە بۆ مقاتعەکەی لەوێ هاوڵاتیان و مقاتعەکەی ببینێت جادە چیە؟ بەڵێ بەڵێ چێ بە پێهین یعنی ناتوانێت چونکە کورسیەکەی و دەنگانەکەی لەسەرەوەیە ئەگەر بڵێ من سەرۆکوەزیران مویتر ناچم خەڵکەکەی دەنگی نایێت ڕاستە هەر پلەیەکی تەبێکەن لەلایەن خەڵکەوە هەڵ نەبژێردرابی ناتوانانی هیچ پلێشکە وەربێت هەمیشە دەبێت بڕۆی ناو هەمیشە دەبێت لە ناو جاوەڕەوە دەنگت پێدراوە مامۆستا محەممەد ئیمێجی کورد لە میدیای بەریتانیدا چۆنە وێنەی ئێمە چۆنە لەلایەوان ئەتوانم بڵێم تا ئێستا هیچ شتێکی خراپ نییە و جوانیشە و نەبووین بە حاڵەتێک کە زۆر چوبینە پێشەوە کە یعنی شتی خراپی زۆر زەقمان لەسەر بێ بەڕاستی نیمانە زۆر باشەوە شتێکی باشە دڵخۆشین پێی بەڵام لە داهاتوی ئێمە دەمانە وێنەکە جوانتر بکەین کاری ئێمە بۆ چیە بۆ ئەوەی کە وێنەکە جوانتر بکەین بۆ نمونە ڕەبتی ئێمە و من بەسکو و ڕێکخراوەکان قساکەم وەکو کۆمەڵی کوردی قساکەم ڕەبتی ئێمە و ئەو پەیوەندی ئێمە لەگەڵ حکوومەت لەگەڵ ئەند شارەوانیەکان لەگەڵ ڕێکخراوەکانی تر لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ئەوە هیچ لە ناو ڕەوەندی کوردی خۆیە ئەمە چیە ئەمە بۆ ئێکە وێنەکە جوانتر بێت
ئەم وێنەیە کە هێواشاش بینامان لەسەری دروست کرد و ئەساسێکمان بۆ دروست کرد و دواتر جوانتر بوو لە ناو خەڵکە بێگومان لە بینیدیەکانیشان ڕنگدانەوەی جوانتری دەبێت و باشتر دەردەکەوێت. کاک حاجی عەدنان بۆی ئەو ئیمێجەوە بمێنێ بۆی چیرۆکی سەرکەوتنمان هەبێ بمێنێ کاک سەرباز لێرەیە ئەوەی کاکارۆن باسی کرد پەیژەکە ڕێگەکەی دیارە چ چیرۆکێکی زیندان هەیە کە بتەوێ باسی بکەی کە دەبێت گەنجی ئەمە لێرە خۆی لێ بپارێزێ بزانێ ئەمە هەیە ئەمە ڕووی داوە و گەیشتۆتە زیندان. خۆی کێشەکە بە نسبەت ئەوەی کە باسی ئەوە بکەینکەوە ئەو گەنجە لە زیندانە ئەو حاڵەتی کە لێ ڕووی ئەوەیە بەر لە ئەوەی کە بڕاتە زیندان ناوشیارە نەخوێندەوارە بێ ئاگایە لەوەی کەوا چی ئەکات چکە وەکو باسم کرد سەرقاڵی ئەوەیە کە چۆن خۆی دروست کات دەتوانێت بە کۆنکرێتی پێم بڵێ چی کراوە بۆ نمونە گەیشتە زیندان شتێک نمونەیە نمونەی ئەوەی کەوا مەسەرەن کاری نایاسایی کردووە بۆ نمونە لە کاری ڕۆژانەی کڕین و فرۆشتنا کارێکی نایاسایی کردووە کە بە پێی یاسای بەریتانیا نایاساییە مەفروض نییە ئەوە بکات ئەو کردوێتی لەبەرەوە کە کردوێتی فعلەن زانی شوێتی نایاساییە بەڵام لە هەمان کاتا کردوێتی لەبەرەوە ئەبێ زیندانی خۆی وەرگری ئەبێ سزای خۆی کە ئەچێتە ناو زیندانەوە پەشیمانە بێتەوە کە پەشیمانە بێتەوە پەشیمانی دای دینادا لێرە یاسایە ئەو یاسا شکێنێ بکەیت ئیتر تۆ گڵۆپی سوورت بەزاند ئەبێ پەنیشمەنتی خۆت بە عقوبەی خۆت بدەیت لەبەرەوە ئەو کەسە دادی نادات پەشیمانی ئیلا ئەگەر زیندانە ساڵەکە 2 ساڵە لەبەرەوە ئەو گەنجەی کە ئەچێتە ناو زیندانەوە وشیار نییە لە ژیانی کۆمەڵەتیە ناشارەزایە لەبەرەوە ناچارە بێ هەڵە بکە. زۆر باشە هەیە لە زیندان دانیە بەڵام حکوومەتی بەریتانیا سزای داوە سیستەمی ئێرە سزای داوە کاکاران ئەم پرسیارە بە تایبەت بۆ توێ چونکە ئێستا هێڵی گەرمی دیاسپۆراش پیشان دەدرێت ئەم تەلەفۆنە دوای دیاسپۆرە زۆربەی شەوانی جومعە تەلەفۆنی زۆر دێت پێیان دێن لە واتسەپیشەوە دەڵێن ئێمە کۆمەڵێک خەڵکین لە بەریتانیا پاسپۆرتەکانیان لێ سندوینەتەوە هەندێکیان لە کوردستانن گەڕاونەتەوە کوردستانیش زۆریان دەڵێن ڕوومان لە نوێنەری حکوومەتیش کردو نوێنەرایەتیش کردووە لێرە دەمێ بۆمان ڕوون بکەوە چییە مەسەلەکە و چه ئومێدەکەی بۆی کێشەی ئەوانە چارەسەر بێ و چەند گەورەیە ئەو گروپە. وڵا ئەم بابەتە بابەتێکی زۆر معقەدە لە هەمان کاتە بابەتێکی یاساییشە یعنی دەوڵەتی بەریتانیا مامەڵە لەگەڵ دۆکومنتی فەرمیاکە و بەداخەوە ئەوانەی کە پاسپۆرتیان ڕاگیراوە ئەمانە دیارە حکوومەتی بەریتانیا بە شێوەیەک لە شێوەکان بۆی دەرکەوتووە کە تەعامل لەگەڵ 2 شەخساکە ئەویش لە دوای چی مثلەن ئەمە دەرکەوتووە ئەو کەسەی کە لێرە دەبێ بە هەوڵاتی بەریتانی و دەیەوێت لە کوردستانەوە یان خێزانی دروست کردووە یان کەسێگەێنە یان ئەوراقێکی پێویستە لێرە ئەوەی کوردستانێنێ ئەسڵەکانی کوردستانی لەگەڵەمە ئێرە یەکتری ناگرێتەوە بە تایبەتیوانەی خێزان دروستەکەنەوە وە خۆشیان هەندێک جار ئاگیان لەوە نییە بۆیە کە ئەچێتە بەردەستی ئەمەی دائیرەی هیجرە و ئەوانەی تحقیق لەوەکەن بۆیان دەرەکەوێت کە ئەمە مامەڵی لەگەڵ 2 شەخساکەن خۆڕاستە هەمان شخصە بەڵام ئەو تەماشای ئەوراقەکە بۆیە پاسپۆرتەکانیان ڕاگرن و ڕێژەکەشیان من دیسانەوەڵم ئامارم لا نییە بەڵام من نوێنەرەکانیانە بینیوە چەند جارێک دانیشتین لەگەڵیانەوە بە تەلەفۆن ئێمەش بە هەمان شێوە قسەمان کردووە قەزێکی ئەوانم من گەیانۆتە ژمارەیەک پەرلەمانتار کە دۆستمانن و باسی مۆزوعەکەمان بۆ کردوون و بە شێوەیەک بۆمان باس کردوین کە ئەم بەڕێزانەی کە پاسپۆرتەکانیان ڕایگیراوە جا اختلاف لە ناوە هەیە لە شوێنی لەدایکبوونا هەیە لە ڕۆژی لەدایکبوونا هەیە ئێمە بۆمان باس کردوون و ڕوونکردنەوەمان داونەتەیە کە لەبەر دۆخی عێراق و لە ترسی ڕژێمی دیکتاتۆری و هەتا 2003 ینی خۆ 2003 نە مێژوویکی کۆن نییە زۆربەی ئەو خەڵکانەی کە هینی ئەو ماوەی پێش 2003 ئەمانە بە بۆنەی ئەوەی کە نەنێرێنەوە بۆ عێراق کە هێشتا حکوومەتی دیکتاتۆری سەدام حوسێنی تایە و ئەمانە بۆیە ناویان گۆڕیەوە
بەڵام ئەمە شتێک نییە ئێمە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە مفاتەحەیەکی ڕسمی یان دەوڵەت لەگەڵ بەڵام کاتە هێشتا ئومێدێک هەیە بەتەکید ئومێد هەیە پێشتریش نەتەوەیەکی تر یان کۆمەلگایەکی تر لەبەرەوەی ڕێژەیان زۆر بوو بە هەمان شێوە ئەوانیش هەمان مشکلیان هەبوو بەڵام لۆبیان بۆ کرد لۆبیکردنەکەش لە ناو پەرلەمانە ئەکرێ من ئەگەر ئەو برادرەی کە نوێنەریان بوو گوێی لەم بەرنامەی جەنابێ بێ گوێی لەم قسەی من بێ پێمان وتن کە کڵەشەیەکی نامە و ڕوونکردنەوەیکی تەواو بنووسن ئەو چەند سەد کەسە چەند هەزار کەسە کە ئەم هینیان هەیە نامە بنووسن بۆ پەرلەمانی مەنتیقەکەی خۆیان بۆ ئەوەی ئەلێ ڕێگەی ئەمەوە دروستە بێ هەر وەکو پێشتر باسی لۆبیمان کرد لۆبی ئەمەیە کە ئەم قەزەیە بە جارێک 500 نامە بچێت بۆ پەرلەمانتارەکان ئەمانیش دەینێرن بۆ وەزارەتی ناوخۆ ئەبێ بە قەزەیەک ئەمان لە ژمارەیەکی زۆرەوە ئەبێ بە زۆر سپاس دەکەم باشە زۆر سپاسان دەکەم بەڕێز سەرباز بەرزەنجی پارێزگاری لامبێث لە لەندەنی گەورە کاکاروان جەمال تایر نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان مامۆستا محەممەد بەرزەنجی سەرۆکی کۆمەڵی کوردی لە بەریتانیا کاک حاجی عەدنان هەر ئەندامی کۆمەڵی کوردی بەڵام وەکو باسمان کرد بۆ دۆخێکی تایبەت لە سەبارەت بە گەنجان لێرە ئەم شەو میوان بوون بێگومان ئەمە یەکەمین بەرنامە نابێت لەسەر دیاسپۆرای کوردی لە بەریتانیا دیاسپۆراکی گەورەیە بەرنامەی دیکەشمان دەبێت هەروەها دەمێ ئەوەشتان پێ بڵم لێرە زۆر باسی سیاستمان کرد و باسی بەشداری کوردمان لە نێو سیاستدا کرد دوو هەفتەی دیکە لە هۆڵندا کێبڕکەیەکی سەیری سیاسی هەیە بێگومان هۆڵندا دوای برێگزیت کە بەریتانیا دەرچووە ڕۆڵێکی زۆر گەورەتری لە نێو یەکێتی ئەوروپادا بۆ دروست بۆ بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە کێبڕکە هەیە لە نێوان خانمێکی کورد کە دەیە ببێتە سەرۆکوەزیران لەگەڵ سیاستوانێکی ئۆپۆزیسیۆن کە زاوای کوردستانیانە خەڵکی ماردین ئەو دوانە بێکەوە کێبڕکیانە کە کێ بێتە سەرۆکوەزیرانی هۆڵندا ئێوەش لە ماڵەوە بیرتان نەچێت چاوتان لەسەر دیاسپۆرا بێ هێڵی گەرمی دیاسپۆراش دەبینن پێشنیار ڕەخنار پەیامێکتان هەبوو بۆمان بنێرن کاک سەرباز جارێکی دیکەش سپاس کە لێرە لە شوێنی کۆبوونەوەی حکوومەتی لۆکاڵی خۆتان میوانداریتان کردین زۆر سپاس بۆ هێژدارێکی دیکەش سپاس.